ئامارەکانی توند و تیژی خێزانی و کوشتن و خۆکوشتنی ژنان و توند و تیژی دژ بە منداڵان لە سنووری کەرکووک ڕوولا زیاد بوونە. بەپێی ئامارەکانی پۆلیسیش تەنها لە مانگی یەکیان ساڵدا 48 حاڵەت تۆمار کراون. بەڕێوەبەری بەشی پاسەوانی خێزانی و توند و تیژی دژی منداڵان و ژنان لە پۆلیسی کەرکووک بۆ پەیام ئاشکرای کرد بە بەراورد بە ساڵی 2016 لە ساڵی 2017دا ڕێژەی توند و تیژی هەڵکشانی بەخۆوە دیوە بە جۆرێک کە زیاتر لە 80 حاڵەت زیادی کردووە. هەڵبەتە ئێمە لێرانە کێشانە دێ بۆ لامان مقارنەی کێشەکانی ساڵی 2016 لەگەڵ 2017 یعنی 2017 کێشەکان زۆر زیاتر بووە لا ئێمە دێ، بەڵام مقارنەی باسی ساڵی 2018 بکەینەوە مانگی دووە تقریبا نزیکەی 48 کێشەمان تا ئێستا بۆ هاتووە. کێشەکان بەهۆی ئەم بارودۆخە ئابووری لە کەرکووکایە کێشەی کەم دەرامەتی کاری کردەوە، یعنی کاریگەری سەرەکی هەیە بۆ کێشەی خێزانی نێوان ژن و مرد. دووهەم هەندێک کێشەمان بۆ دێ مەسەلەی خیانەت زەوجیە، ئەویش هۆکارەکەی من بە بۆچوونی خۆم بۆ تۆڕە کۆمەڵایەتیەکانی فیسبوک ئەگەڕێنمە. بەپێی ئەو ئامارانەی دەست پەیام کەوتووە لە ساڵی 2016 334 حاڵەتی توند و تیژی خێزانی لە پۆلیسی کەرکووک تۆمار کراون، بەڵام لە ساڵی 2017 ڕێژەکە بۆ 410 حاڵەت بەرز بووەتەوە. تەنها لە مانگی ڕابردووشدا 48 حاڵەت تۆمار کراوە. سرود ئەحمەد سەرۆکی ڕێکخراوی هیوای عێراقی دەڵێت توند و تیژی خێزانی لە کەرکووک تا دێت زیاد دەکات و ئەوەش جێگای مەترسیە، بۆیە دەبێت لایەنە پەیوەندیدارەکان بە پەلا ڕوبەڕووی ببنەوە. بەداخەوەش ئێستا ئێمە ئەوە دێنین کە لە ناو خێزانەکانی ئێمە ڕوەدا، یعنی هەتا بۆ ئاشنایی کە داتاکەی بەشی توند و تیژی خێزانی پۆلیسی کەرکووک کە باس لەواکە کە داتاکە چەند زیادی کردووە. ئێمەش ئەتوانین ئێمە بڵین ئێمە خۆشمان سنتەری هیوامان هەیە بۆ ڕێنمایی خێزانی، ئێمە وەکو بڵین ینی وەکو بڵین ڕێنجی مانگانەمان نێزیکەی 45 تا 50 با بڵین 55 کێشەمان بۆ دێت. بەس ئێمە مانگی ڕابردوو نێزیکەی 85 کێشەمان هەبوو. ئەمەش ڕنگدانەوەی ئەوەیە کە لە کۆمەڵگایە ئێمە زانین وەزعی شارەکەمان چۆنە بەگشتی. خەڵک یعنی زیاد ڕووماوە لەلایەنی دەرونیەوە، بێزگەلەوەی زمانی گفتوگۆ لە ناوبینی خێزانە زۆر کەم بۆتەوە کەوای لێ هاتووە زمانی توند و تیژی بەکاردێت، زمانی چەکە بەکاردێت. ڕێکخراوەکانی تایبەت بە ژنان و منداڵان و دەستگا ئەمنیەت تایبەتەکانی چاودێری خێزانی مەترسیان هەیە لە بەرزبوونەوەی ڕێژەکانی توند و تیژی خێزانی لە ئەم ساڵدا، ئەوەش بۆ خراپی باری دەرونی خێزانەکان و بەکارهێنانی زمانی توند و تیژ و تۆڕە کۆمەڵایەتیەکان بە خراپی. هەر بۆیە داوا دەکرێت ڕێکخراوەکان و لایەنە پەیوەندیدارەکان و مامۆستایانی ئاینی ڕۆڵی گرنگ بگێڕن لە هوشیارکردنەوەی کۆمەلگا و دوورکەوتنەوەی خەڵک لە زمانی توند و پەنابردنە بەر خۆ کوشتن لە کاتی کێشە خێزانیەکاندا. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.